بەڕاستی من زۆر دڵتەنگ بووم، زۆر دڵگران بووم بۆ کوشتنی ئەم خانمە و هەزارەهای وەکو ئەم خانمە کە ئەکوژرێ و لە کۆڵان و کوچە و جادە و بانەکانە دیرۆر ئەکرێن. هۆکارەکەی چی؟ هۆکاری ئەوەیە کە ئەمانە دیارە لە ژنی ئازا و چالاک و بەهیمەت ئەترسن، بۆیە ئەیانەوێت لە نایان بن و نەیەڵن بۆی سەرکەوتو نەبن بەسەر ئەو دژمن و ناحەزانەی ژنانە. وڵی ئێمە خۆمان لە کەرکک زۆر هەوڵە دەین کە هەموو ڕێکخراوەکانی ژنانی شاری کەرکک یعنی یەک بگرین، یەک دەست بین بۆ ئەوەی کارێک بکەین، هەوڵێک بدەین کە هەوڵەکەمان زۆر بەهێز بێ، بەتوانە بێ بۆ ئەوی جارێکی کە خانمان و هەزار ژنانی وەکو ئەم ژنە تێکۆشەرانە نەبێتە ئامان. بەڵام هۆکارەکەی چییە بۆ یەک ناگرن؟ حەزمان پێەیە یان دانیشتن و چالاکیێکی گەورە بکەین بۆ ئەوی هەڵی سنگێنین بڵێن خانمان ئاوا بەڕاستی ینی دڵتەنگە بین کە خانمێکی ئاوە یە هەزارایی وەکو ئەو خانمە نەمێنێ لە شارەکە و لە شارەکانی کوردستان و هەموو چوار پارچەی کوردستان باو. پێیانمەوەی منیژەڵم وەکو ژنێکی شاری کەرکک، وەکو ژنێکی تێکۆشەری ژاری کەرکک پێم خۆشە هەموو ژنان یەک بگرین، هەوڵ بدەین، شتێکیان بۆ بکەین نێڵن ئەم کارە ینی بر بکرێت. بەچی ئیتر ئەوە بێت کە دانیشین و بەیەکەوە بەرنمەیەکی جوان و پوختەڕێک بخەینەوە بۆەوەی هەوڵێکی بۆ بدەین و ئەم کارە بنمڕکەین. ئامانجمان ئەوەیە بەڕاستی هەوڵ بدەین، ئیتر بەسە کوشتن، هەوڵ بدەین کوشتن نەمێنێ، چالاکیەوە بکەین کە دەری بخەین کە ئێمە ناڕازین، دڵتەنگین، پێمان خۆش نییە ژنانمان لەناو بچێت.